ئاشنابوون بە پرینسیپەکانی سەربازی و ڕاهێنانی بەردەوام و ئامادەکردنی مەشقی سەربازیانەی سەردەم و ڕێککاری جوولە و تەکنیکیە سەربازیەکان ئەو بابەتانن کە پێشمەرگە لە بنکەی مەشقی سەربازی فێر دەکرێن وەک پێویستیی سەردەمی و بۆ گونجان لەگەڵ زانستی سەربازی جیهانی لە سەرەتای دامەزراندنی وەزارەتی پێشمەرگەوە بنکەی مەشقی پیادەی دۆک دامەزراوە. بنکەی مەشقی پیادەی دۆک لە سنووری ناوچەی ئەتروشە لە پارێزگای دۆک و بە شێوەیەکی بەردەوام خولی سەربازی و ڕاهێنانی تێدا ئەنجام دەدرێت. فەرماندەی بنکەکە ئاماژە بە گرنگی ڕۆڵی ئەو بنکەیە و مەشق و ڕاهێنانەکان دەکات. ساڵی 2010 پشتی وەزارەت هاتە دامەزراندن ئەف بنکەی مەشقی پیادەی دۆک هاتە دامەزراندن و چوو سەر وەزارەتێ لە ئەو کاتەدا تا 2014 ئەو وەختێ داعش هاتی نێزیکی 7 یا 6 لیوە مشقیان ما پێکرد الفي مركزي والفي غوراباني او مشقي تدريب الاساسي بود گوتنه يعني بنارتي لا لواء 4 بو لواء 8 لواء 12 لواء 7 لواء 10 همايان هاتنا ليره مشقيان کرد بيشتي داعش هاتي اما بايش كوتين يعني كتنا محوري وواجب ولواء كان بايش بون وبشتي وضع كتكشو تحالف هاتيان بوهاري كاريا اما تحالف 2014 مانگی 11 هاتنا او مرکزه و اوان دست به مشق و راهنان کرد بو فوجکان لأو کات تا استا هر فوجکتیتن 7 هفته تا 8 هفته مشق و راهنان پی اکریتش لای هزیت هاوپیمانان هزیت هاوپیمانان بریتینش هنگاریا ایطالیا المانیا امریکا هولندی اما همایان لیره بون و تا استاجیماینه هندێک چون هندێک تیمێتەوە بەردەوام تێنە گۆڕین. ئەو بنکەیە باڵەکانی فەرماندەی مەشق و باڵی وانەگوتنەوە و باڵی ئیدارەن. فەرماندەی باڵی مەشق ئاماژە با شێوازەکانی مەشقی بنکەکە دەکات و ڕاشی دەگەیەنێت ڕاهێنانەکانی ئێستای ئەوان هاوشانی مشق و ڕاهێنانە جیهانیەکانن. مقدم فراس صالح إبراهيم عامل جناح مركز تدريب أتروش ياما أفخولا فوجاتيا ليوا 14 خولي ناوچەی بەر ئاسایشی فراوانە ماوێ خۆلی دا ما 8 هەفتەیەتین خلالی وا 8 هەفتەیە تدریبەمە یا بەردەوام بی ئەو بێ ڕەمەزانێدا بینە 10 هەفتەی بەس 2 هەفتیش بە ڕەمەزانیش بەرکوشتن یەتمە دیتر 8 صافیمان ئەف تەدمرینەمە چیت کرد سەرمستەوای فەوجی مەوات کرد وقتی ام داجویری چنه خواره یعنی هر رو روزانه مسیره هبی ام چونه مکان پکاهی یا مهجوره ام چونه کمپی متکر سر مستوای فوجی کادچوا گندکی دی تطویق کن وکیل بیجن ریکوپیکی مالتفافت کرد و کادچوا چینو مناظری کرد پشتینگه وقتی خول بدیم وقتیه ما دروجتين وهر دروجة أمكن عملي تطبيقات كان. فەرماندەی باڵی ڕاهێنان و تەدریس دەڵێت لەو بنکەیە جگە لە ڕاهێنانی جەستەیی لە ڕووی تیۆریەوە پێشمەرگە بەشداربووەکان ئاشنا دەکرێن بە زانستەکانی سەربازی وانەکانی تایبەت بە جەنگ و پاراستنی مافەکانی مرۆڤ. ئەو مەشقەی لێرە کە ئەنجام دەدرێ تا حەدێکی باش لەگەڵ ستانداردە جیهانیەکان و لەگەڵ زانستی نوێی سەربازی ستانداردە باشە تا حەدێکی باش و يعني هندي شتي تيدا شتي تازه بو يما زور باشه بو پێشمەرگە بو ماوەی نزیکی 2 مانگ بو مەشقی بناڕاتی لێرە دەبێت و 2 مانگیش مەشقی پێشکەوتو. لەو بنکەیە جیا لە خزمەتگوزاریە گشتەکان یەکەیەکی تەندروستی گونجاوی هەیە و لەوێدا لە ڕێگەی پزیشکی تایبەتمەندەوە چارەسەری ئەو پێشمەرگانە دەکرێت کە تووشی نەخۆشی یان لە کاتی مەشقەکاندا بریندار دەبن. شورا اودیت ما ام جگایی کی با اودی جیبو پشمرگی ترخاند کین و مستلزمات و احتیاجات تو ام درس کن و کی دیجش نسبت مشقی و مشق طبيعي تحالفه خد فيلد همي اودیت عسكري من تشنا همي نواحي هجومي و دفاعي و المداهمات و عبات ناصف يعني بشكل عام فيلي همي تشتات كان. بنکەی مەشقی پیادەی دۆک لە ئێستادا باوکاری و هەماهەنگی هاوپەیمانان و بنکەی مەشق ڕاهێنانی کوردستان بەردەوامن لە کردنەوەی خولی زۆرا و جۆری سەربازی و لە ڕێوەڕەسمی دەرچوونی پێشمەرگەدا بڕوانامەی سەرکەوتن دەبەخشن بەو پێشمەرگە بەشداربووانەی کە بە شێوەیەکی دروست خولەکە تەواو دەکەن.